ئازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە چۆن خۆمان لە هەڵوەرینی قژ بپارێزین و پارێزگاریەکان چین و باز لەوەش دەکەین جۆرەکانی کامانن وەروها ڤیتامینات و خۆراک و پرۆتین و هۆرمۆنەکان هەنێک جار تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوەی کە زیاتر قژمان هەڵبوەرێت و ئەگەر هەستمان کرد کە قژمان زیاد لە پێویست هەڵدەوەرێت بزانین چی بکەین و ڕێگاکانی چین بۆی کە خۆمان پارێزین. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر شاخەوان محەممەد پسپۆری پێست و جوانکاری کاک دکتۆریان زۆر بەخێر بێت. زۆر سپاس مەمنونم سەلامت بیا. خوا بەخێر بێت سپاس بۆم دەرفەتە. کاک دکتۆرەگەلەوە دەست پێ بکەین قژ هەڵوەرین چییە و جۆرەکانی کامانن و سەبەبەکان چین؟ بەڵێ قژ هەڵوەرین ئەڵبەتە بۆی لە قژ هەڵوەرین تێبگەین بێ مەرحلەکانی قژ بزانین. ئێمە سێ مەرحلەی قژمان هەیە، قژ سێ ستێجی هەیە، سێ مەرحلەی هەیە. مەرحلەیەکیان قژێکی چالاکە کە پێوترێ ئەنەجین، ئەو قژێکەوە زیینوە و سەلامەتە. مەرحلەی ئەخیریان مەرحلەی تیلۆجینە، مەرحلەیەکە کە قمۆکە مردووە و هەڵەوەرێت. مەرحلەیەکیشمان هەیە لە بینی ئەو دوانەیە کە پێوترێ ترانزیتە لە بینی ئەو دوو مەرحلەیە. ئێمە هەر کاتێکەوە مەرحلەی سێممان زۆر هەڵوەری بە نەخۆشی حسابیەکەین. زۆر هەڵوەرین چۆنیە ئێمە بۆ کەسێکی گەنج کەوا سەلیم بێت و هیچ مشکلێکی نەبێ و هیچ بۆ ماوەیەکی نەبێ ڕۆژانە 100 تا 150 تاڵ هەڵوەرینمان هەبێ نۆرمەڵە. بەڵام بۆ کەسێک کە سەر و 30 ساڵ بێ، سەر و 25 ساڵ بێ، ئەگەڵ 150 تاڵەمان هەبێت تەبیعی نییە. بۆیە بێت لەمە بڕوانینە سەر جۆرەکانی هەڵوەرین. جۆرەکانی هەڵوەرینی ژێمە هەڵوەرینی کورتخایانمان هەیە و هەڵوەرینی درێژخایانمان هەیە. هەڵوەرینی کورتخایانەکان عادەتەن ئەمە لە دوای هەندێک حاڵەتی تایبەتی ڕوایە. بۆ نمونە کەسێک تووشی نەشتەرگەریەکە بێت، تووشی پتایشی قورسە بێ وەکو چۆن تووشی کۆڕۆنا ئابووین و قژمان زۆر هەڵەوەری. تووشی سترێسێکی زۆر قورسە بێت، حاڵەتێکی دەرونی قورسی بۆ دروستە بێت. هەندێک کات دەرمانێک وەرەگرێت، ئەبێتەوەی قژ هەڵوەری بە تایبەتی ئەوانەی کەوا دەرمانی کیمیایی و ئەوانەی کەوا بۆ شێر پەنجەوشت بەکاردێ. هەندێک کەس مەسەلەن قژ هەڵوەرینەکەی کاتیە بەهۆی کەمبوونەوەی هەندێک لە پێداویستیەکان لە خوێنە وەکو ئاسن، وەکو هەندێک لە ڤایتامینەکان. ئەمانە ڕەنگە کورتخایان بن، ڕەنگە هەتا چارەسەرەکەی دۆزیتەوە نێو چارەسەری بۆکەی مێنێتەوە. ئەمما قژ هەڵوەرینی درێژخایان کە لە زۆربەی حاڵەتەکانە زۆرترین یان باوترینیانە بە شێوەیەکی گشتی قژ هەڵوەرینی وراثیە بۆ ماوەیی. قژ هەڵوەرینە بۆ ماوەیەکان عادەتەن لە پیاویش و لە ژنیشا هەیە، ئەمە لە پیاوە زیاتر پێوی دەرەکەوێت. ئەمە کەوەیە کە پێوتری ئەسڵعی وراسی، عادەتەن لەڕێی بۆ ماوە و لە ڕێی جینەوە بۆ یەکوازرێتەوە. ئەو کەسە لە باوانیەوە هەی بووە یاخود هینی وا هەیە پێمان نەڵێ باوانمان یا باوکو دایکمان هیچ کێشەیەکی نەبووە، بۆچی من وام تۆ بێ حسابی ئەوە بکەیت تۆ هەڵگری جینێکی ئەوان یاخود هەڵگر بوون و تۆ لە توای دەرکەوتووە یاخود تۆ جینەکەت یا زاڵترە. بەرحەڵ قژ هەڵوەرینەکان بە شێوەیەکی گشتی ئاوا پۆلە نەکردن. هەندێک قژ هەڵوەرینی تایبەتیش هەیە کە ئەچێتە بابەتی نەخۆشی ترەوە، بۆ نمونە حاڵەتی دەردەڕێوی یاخود هەندێک حاڵەتی پێوترێ حەزازی قژ یاخود دیڵئی قژ، ئەمانە پەڵەپەڵە مۆکە لێبێتەوە. ئەمە شتێکی بابەتی ترە و نەخۆشیێکی جیاوازترن، بەڵام هەر بە قژ هەڵوەرین حسابەکرێت. زۆر باش کاکتۆر، جۆری پێست تا چەند کاریگەری هەیە لەسەر هەڵوەرینی قژ؟ بۆ نمونە هەیەڵە من پێستی سرم وشکە، هەیەڵم پێستی سرم چەورە، ئەمانە ئەبنە هۆکاری هەڵوەرینی قژ یاخود پتەوی قژ؟ زۆر جار ئەگەر قژەکە زۆر چەور بێ، کڕێشی هەبێ، ئەمە مانای وایە کە ڕووی پێستی هەیە، کە ڕووی قژی هەیە. پێستی سەر کاتێکە کە ڕووی هەبێ قژ هەڵوەرین زیاترە بێت، ئەمە یەکێکە لە سەبەبەکان. ئەمە ئەم سەبەبە نابێتەوە هۆی تەنەکبوونی قژ، یعنی بەو شێوەی کاریگەریکی هەبێت کە بێتە هۆی ئەوەی قژی تەنەکبوو بێت و ئیتر پێوی دەرکەوێت و وەکو عیبەیەک سەیری بکە. پێست وشکی یاخود پێستی سەر کاتێکە وشکە بێت ببێت هۆی قژ هەڵوەرین زۆر کاریگەریکی ئەو توی نییە. چکە ئێمە بیرمان نەچێت سەلکی مو خۆی گلاندێکی واتە غودەیەکی لەگەڵایە کەوا چەوری ڕژێنی پێوترێ، بۆ خۆی بەردەوام لە ڕێی دەرچەی مووەکەوە ئەو چەورێ دەرەیاتە دەرەوە. کاتە لە حەدی خۆی زیاترە بێت، چەور ڕژێنەکانی زیاتر بێت، ئەو حاڵەتە دروستەکە کە بۆم باس کردی کەوا کرێشیش دروستەکە. هەندێک جار کرێژ نییە، بەڵام هەر چەوریکی زۆری هەیە، خورانی سەری لەگەڵایە، بڵێ ئەمە کاریگەری هەیە، بەڵام پێست وشکێکە کەمتر کاریگەری هەیە.
کاک دکتۆر زۆر جار باز لەوە دەکەن کەم خەوی ژێکێکە لە هۆکارەکان تا چەند خەو کاریگەری هەیە یاخود پەیوەندی هەیە بە هەڵوەرینی قژەوە. هەموو کات ئەبێەوە بزانین کە ئەگەر هەچ سەبەبێکت هەبێت بێت هۆی کەم خەوی بە زۆری ئەگەڕینەوە بۆ قەلەقی و سترێس. قەلەقی و سترێس کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سەلکی موو هەیە، قژ هەڵوەرینێکی زۆر دروست دەکات. ئەگەر کەم خەوەکەت بەردەوام بێ بە عادەت ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر دەروونت وە کاریگەری هەبێت لەسەر قژ هەڵوەرینێت. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە ڤیتامینەکان چی؟ زۆر جار باز لەوە دەکرێت کە کەمی ڤیتامیناتەکان بەتایبەت پێمان بە ڤیتامین دی ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر هەڵوەرینی قژ. بەڵێ ئێمە بە بڵێن هەڵەیەکی باو هەیە لە ناو کۆمەلگایە دایمەن ئەڵێ من مەسە میوە زۆرە خۆم، ڤایتامینم ڕەنگە فول بێت قژم بۆ هەڵ ئەوارێت. ئێمە توانین بڵێن کاتێکەوە نەقسی ڤایتامین یا ئاسن کە لە جسمی ئینسانە ڕوئەیات مانەیە ئەمە نەخۆشیەک هەیە، نەک پەیوەندی بە خۆراکەکانتەوە هەبێت. ئەگینا گەنجێک هەرگیز نەقسی ڤایتامین بۆ B12 بۆ نابێت، نەقسی ڤایتامین بیەکانی بۆ ڕوونایەت ئەگەر خۆی نەخۆشیەک لە جسمیان ڕوونایەت. یاخود ڤایتامین دی ئێستا تقریبا وەکو با بڵێن پەتایەک لە شەرقی ئەوسەتا بەتایبەتی لە عێراقا زۆرە ڤایتامین دی نەقسی زۆربەی خەڵک نەقسی ڤایتامین دی هەیە. یعنی تقریبا ئێمە نسبێکی کەم ڕەبتیەکەینەوە بە قژ هەڵوەرین، بەس ئەو ڕێژە زۆرە نییە کەوا بێت هۆی تەنەبوونی قژ و کە بێتەوە کەسانێکی زۆر هەیە ڤایتامین دییان لە حادی خۆی زۆر نزمترە، بەڵام قژ هەڵوەرینیشیان نییە، قژیان پڕە. بۆیە بەتایبەتی ڤایتامینەکان ڕەبتێکی ئەوتویان نییە، یاخود ئەگەر هەشیان بێت نەقز ڕوونایەت، چونکە گەنجێک کە خۆراکی ڕۆژانی نۆرماڵە تەنها ئەڵێ من میوە ناخۆم، ئەمە نابێتە هۆی نەقسی ڤایتامین بە هیچ شێوەیەک. باس کەسانێک هەیە بەتایبەتی لە خانمانای ڕێژەی ئاسنیان کەمە بێتەوە، ڕێژەی ئاسن کە کەم بۆیەوە قژ هەڵوەرین ڕاستەوە خۆ کاریگەری لەسەری بێت. واتە ئاسنێکێکە لە سەبە ڕئیسەکانی قژ هەڵوەرین نەقسی. باشە کەکتۆر یەکێکتر لەوانەیە کە گۆڕانکاریەکانی لەشی مرۆڤ ڕێگەخا هۆرمۆنەکانن. کۆمەڵک حاڵت هەیە لە حیاتی ئینسانە بەتایبەتی خانمانم هۆرمۆنان تووشی گۆڕانکاریە بن و کاتی دووگیانی مناڵبوون یاخود سووڕی مانگانە یاخود و کاتانی کە ئینسانەکەوێتە باردۆخێکی دەرونی ناهەموارە. ئەمە تا چەندێک کاریگەری هەیە لەسەر ڕوتانەوەی قژ؟ لە کاتی دووگیانی یەکێک لە شتە جوانەکان ئەوەیە کە هۆرمۆنەکان منتەزەمە من ڕێکە بنەوە و هۆرمۆنی مینە بەرزە بێتەوە، هەمووانێک کە دووگیانە بن قژیان پڕ بێتەوە، ئەڵێ قژم هیچ هەڵ ناوەرێ، قژم لە کاتی دووگیانە زۆر پڕ و باشە. بەڵام کاتێک کە مناڵەکەیە بێت یەک دوو مانگ دوای ئەوە قژ هەڵوەرینێکی زۆری ئەبێت. ئەمە هۆکارەکەی چییە؟ گۆڕانکاری هۆرمۆنە زائیدەن ئەو سترێس و ئەو با بڵێن ئەو زەختە دەرونی کە لەسەری دروستە بێ و ئەو زەختە جەستەیی کە دوای مناڵبوون بۆی دروستە بێ کە وتمان هەر دیسان هەموو سترێسەکە بێت هۆی قژ هەڵوەرین، بۆیە قژ هەڵوەرینێکی زۆریان نەبێت. واتە هۆرمۆن کاریگەری هەیە. یەکێکی تر لە هۆرمۆنەکان کەوا بە غەیری لە خانمانە لە پیاویش و لە خانمیشە هۆرمۆنی غودەی دەرەقیە کە تایرۆید گلاندی پێوترێ، ئێمە TSH ئەگەر نزم بێ یا بەرز بێ هەردووشی قژ هەڵوەرینێکی زۆر دروست دەکات. ئەو زۆربەی کاتیش لە وڵاتی ئێمە لەبەرەوەی ئێمە وڵاتێکین با بڵێن تا حدێ ئەتوانین بڵێن شاخاوین، ئەو وڵاتانی کە شاخاوین ڕێژەی خوێ لە گژوگیانە کەمترە بێتەوە لەو بەتایبەتی ئەو سەوزەواتانی کە ئەخورێ یاخود ئەو خواتانی کە ئەخورێ، یا مەسەن ئێمە ماسیمان کەمترە، مادەی یۆد کەمە بێتەوە کە مادەی یۆد تەمان لەناو خوێ هەیە کە کەم بوو ڕێژەی غودەی دەرەقی یاخود نەخۆشی نەقسی غودە یەکێکە لە سەبەبەکان. بۆیە هۆرمۆنی غودەی دەرەقیش یەکێکە لە سەبەبەکان. سەرەڕای کە هۆرمۆنی با بڵێن خانمان. هۆرمۆنی نێرینە کە هۆرمۆنی ئەندرۆجینە یەکێکە لە هۆرمۆنە زۆر سەرەکیەکان کە بێتە هۆی قژ هەڵوەرین. ئێمە بۆچی تووشی ئەسڵائیە بین بەتایبەتی پیاوان قژیان پێوە نامێنە یا زۆر تەنکە بێتەوە لەبەرەوەی تەمان هەموو پیاوێک هۆرمۆنی ئەندرۆجینی هەیە و هەموو ژنێکیش هەیەتی، بەڵام تەمان بە هۆرمۆنی نێرینە ناسراوە لە ژنان نسبەی کەمترە. لە پیاوە
ئەو کەسانێک کەەوە هۆرمۆنەکەیان هەر نۆرماڵە بەڵام هەستیارە پێستی سەری هەستیارە پێی سەلکی مۆکانی پێسیارە قژی هەڵوارێ هەیە پێی هەستیارنی و هەڵناوارێت زۆر باشەکە دکتۆر زۆر جار باس لەوە دەکرێت کە کەسانێکگەن یاخود دەر لە میدیاکان ئایبینی ڕیکلامەکرێ بۆ شامپۆ یاخود سابوونێکامە قژ بەهێز دەکات ئەمانە تا چەند ڕێی تێچێت کە بۆ شازە بێت پرسیارێکی باشە من دایمەن ئەڵێم بە هەموو کەیسەکانم بۆوانی کە سەردارمانەکەن پیان ئەڵێن هیچ جۆرێک لەو ڕکلامانە سەرنجشان کێشێ لەبەرەوەی هەموو ئەو شامپۆیانەی کەوا بەکاری هێنی یەک پرسیاری بەسییتیان لەکەم ئەو شامپۆیە چەند دقە بەسەر تەوامێنێتەوە و مادە ئەکتیڤەکەی چییە؟ مەساڵ لە 1-2 دقە 5 دقە 10 دقە ئەو مادێ بەسەر مۆمێنێتەوە ئەمانە هیچ کاریگەریکیان نییە یعنی ئەگەر هەشیان بێ ڕەنگە ئەوەندە لاوەکی بێ کار نکاتە سەر ئەو حاڵتە قورسی کە بەرسەری تۆکەوتووە لەبەرەوە کاریگەریان نییە و من وەکو خۆم زۆر بە کەمی چارەسەری شامپۆ ئەنووسم بۆ قشەڵوەری زۆرجار لەگەڵ شامپۆکە ئێستا جۆرە قەترەیەکیش هاتوو هەنێ شامپۆ هەیە و قەترێژەڵێ بەکاری بێنەوە قژ بەڵێ ئەگەر طبی بێ مشکلەی نییە و عیبی نییە ئەتوانین چکە بۆ نمونە هەندێک قەترە هەیە ئێمە ئەزانین مادە ئەسلەکەی چیتیایە واز لە کوالیتەکەی بێنە چکە کوالیتی ئێمە نازانین ئەوە وزارەی تەندروستی زانێ بەڵام لە ڕووی ئەوەی کە ئەگەر ئەم مادەی تیاابێ کاریگەرە بەس ئێمە و قەتەیە کاڵین بێ لەسەرت شەو تابانی پێوە بێت بۆیە کاتەکەی درێژترە کاتەکەی درێژتر بێ سوودی زیاتر لێبینیت زۆر باشکاکتۆر لە ناو بازارەکانە کۆمەڵێک دەرمانی تر پێ بوون و مینۆکسیدڵ و ئەمانە مەتا چەندێک ئیسفادە هەیە بۆ قش مینۆکسیدیل دەرمانێکی پزیشکیە ئەمە بێ پزیشک بینوسێت چکە مینۆکسیدیل خاص بۆ قش ناکرێت خەڵک لە خۆ بیکڕێت نەخێر ناکرێت لە ینی ڕەنگە بتوانی ئێمە دەرمان دوو جۆربان هەیە پێوتێ OTC OTD over the counter drug یعنی ئەوەی کەوا بتانی خەڵک بەبێ ڕەشەتە بیکڕێ بە بڕای ئێمە وەکو پزیشکی پێست مینۆکسیل OTD نییە دەرمانێکی ئەوە نییە بەبێ ڕەشەتە بیکڕی بۆچی لە بەرەوەی مینۆکسیل قش بەقوت ئەکات ڕاستە بەڵام بە هەڵا بەکارێنانی بەردەم و چاوت کرد بە تایبەتی لە خانمانە موزیاکە ئەی تۆ مینۆکسیل زۆر کەسمانبینی وڵێ مینۆکسیلم ششمان بەکارێنەوە ئەوکەی دەست خۆش بەزەڵێ بۆ مووی دەموچاوم زیکرۆ لە بەرەوەی کەیەتی لەسەری هاتە خوارە بەردەموچاوی کەوتەوە ئەو نازانێت کاریگەریەکەی ئەوەیە و سەرڕای ئەوە ژاری وایە بە مینۆکسیل چارەسەر نابێت هەندێک کەسێ هەستیاری هەیە بە مینۆکسیل بەڵام مینۆکسیل بەڵێ دەرمانی سەرەکی قش هەڵوەرینە پزیشکی پسپۆری پێست ئەبێ بینوسێت زۆر باشەکە دکتۆر زۆر جار بۆ یاخکردن و کۆمەڵێک مادەی کیمایی بەکاردەهێنرێت و لەگەڵیشیا خەنە بەکاردەهێنرێت ئەمانە تا چەند دەبێتە هۆی ئەوەی کە قژەکە هەڵنەوەرێت هەموو کاریگەریکی زەبرێکی فیزیایی کە بەر قش بکەوێ بۆ یاخکردن بێ شتێکی پێوترە قەسر خارمان زیاتر ئەیکەن ئەوەیەکەوە بۆیەکە لەکەنەوە مجەیفەکردنی زۆر ئوتوکردنی زۆر ئەمانە قش هەڵەوەرێنێت زەخت ئەخاتە سەر سەلکی مۆکە و مۆکە یا سەلکی مۆکە برینارەکە مۆکە هەڵەوەرە یا مۆکە خۆی سووتێنێ و وردەبێ و لێبێتەوە ئەشکێ بۆیە ئەمانە هەمووی کاریگەری هەیە خەنە ئێمە دایمەن تەژیعی کەیسەکانمانەکەین ئەڵێن خەنەی کوردی ئێمە پێڵێن خەنەی کوردی تر نازانین لە خۆی لە کوردستان دروست ناکرێت بەڵام پێڵێن خەنەی کوردیەوەی تورەکەکان ئەڵێن ئەوە بەکاربهێنا باشترە لە بەرۆی ڕەنگە هەندێک موادی کیمیایی و حافظە و شتیتیانە بێت بەڵام بەداخۆ خەڵک ئێستا حەزی نییە دەربەر ڕەنگەکەی کاک تۆ هەر سەبارەت بە قژ بەدەل لە هەڵوەرین زۆر جار هەنێک بۆیاغەیە دەکرێت دوای ماوەیە و کەسەوازی لێنێ قژی سپێ بێ ئەمەژەر بۆچیە گەڕێتوانی ئەمەش ڕێی تێچێت کە بەهۆی بۆیاخەکەەوە بێت قژی سپێ بێت هیچ کات لەو قەنەعەتانی قژ سپی بوون بەهۆی بۆیاخەوە بێت بۆیاخ سپی ناکە بەڵام کەسێک دوای دابنێ 5 ساڵە بۆیاخ بەکارێنێ بە بەردەوامنی هێشتووە تاڵی سپی دەرکەوێت 5 ساڵ زۆرە بۆ ئیتاڵی سپی دەرکەوێت تۆ هەر بۆیاخ بەکاربێنە لە ماوەی 5 ساڵە مەسەڵەن زۆر جار ڕسمان بینیوە لە سوشیال میدیا ئەوانە سەرۆکی وڵاتێکە 4 ساڵ دەورەکەی تەواو کردووە پێش دەورەکەی سەری ڕەش بۆ دوای دەورەکەی سەری سپی بووە ئەمە هۆکارەکە تەمەنەکەیە و فسیۆلۆژی قژەکەیە پەیوەندی بە بۆیاخەوە نییە زۆر باش کاکتۆر شتێک تر هەیە مەساجکردنی قژە ئەمە تا چەند کاریگەری هەیە بە بەقوت بوونی قژەکان ئەگەر بە بۆنەوەک و کەندشنەرێک مەساجی پێ بکەیت هەندێک لە کەندشنەرەکان ئەگەر کەسەکە قژی چەور بێت لەگەڵی نین ئێمە چونکە ئەوەتی قش چەورەکات و دیسانەوە بێتە هۆی گیرانی دەرچەی مووەکان و ئەبێتە هۆی دروستبوونی کرێش و فتڕیات بۆیە ئەگەر کەسەکە پێستی سەری چەور بێت یا قژی زۆر چەور بێت لەگەڵ یانین
ئەمە ئەگەر وەکو عیلاجێک بۆ منە هەندێ مادە هەیە ماسکێکە بۆ قژ بەکار دێنێ بەڵام پزیشکیە نەک ماسکێک هەر لە خۆتەوە بچی دروستیکەی مەسەلەن بۆ نمونە بیستمانە ماست و یاخود تێکەڵی خەیار و سیر و جۆرێک زەیتون و با بڵێن ئێستا زەیتی خەڕوع ینی گەرچەک مەسەلەن ئەمە بەکاری هێنن خراب نین بەڵام ڕاستیەکەی طبی ئاعشاب لە طبی ئێمەیە چاهین نەکراوە فیکس نەکراوەواتە جیگیر نەکراوە ئێمە ناتوانین ئیش لەسەر ئەو طب ئاعشابە بکەین بەبێ دەلیل زۆر باشەکە دوکتۆر سەبارەت بە شۆردنی قژ هەنێک کەسەیە بە ئاوێکی ساردی شووە لە ئەڵێ زۆ باشەیە بە ئاوی گەرم ئەمانە چۆن چۆنیە کامیان باشترێکە ڕاهاتی کەسەکەیە بەڵام عادەتەن بۆوانی کە پێستیان وشکە پێستی سەریان وشکە باشتر وایە بە ئاوێکی شلەتێن بێت بەڵام ئەگە پێستی سەرت چەور بێت لە شلەتێن گەرمتریش بێ ئاساییە بەڵام وەکو ئەوەی ئاوێکی سارد یا ئاوێکی گەرم یا ئاوێکی شلەتەن بێت هۆی قژ هەڵوەرین هیچ نەمبیست و کاریگەریی وای نییە لەسەری بەی شێوێک زۆر باشە کاک دکتۆر وایە لە ئەسنای باسی ڤیتامینەکەی ئەم پرسیارەشم کردایە ئەگەر قژمان هەڵوەری چوین فەحسمان کرد بوون منە ڤیتامینمان نەقسە دەست بکەین بۆی کە ڤیتامینمان بەهێز بکەینەوە پێ دوایە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە هەڵوەرینی قژەکە بوەستێنرێت بەڵێ زۆر جار ئەمە چارەسەرین کەیسەکانمان چارەخوازەکانمان بەواکەین بۆ نمونە فەحسیان بۆکەین ڤایتامینەکان هەندێک لە ڤایتامین ئاسن ڕێژەی ئاسن یاخو پرۆتینی ئاسن ئەمانیان نزمە چارەسەریان بۆکەین هەتاوەکو ڕێکە بێتەوە بەڵێ قژ هەڵوەرینیانەوەستێ قژیان پڕە بێتەوە باشە بێت کەوانە کاریگەری ڕاستەخۆیان هەیە لەسەر بابەتەکە ڤایتامین دی دیسانەوە هەر کاریگەری هەیە ڕێژەی زینک کاریگەری هەیە بۆیە بەڵێ چارەسەری ئەوانە چارەسەری ئێمەشە بەڕاستی زۆر باش کاکتۆر بە هەر یەکێک لەوە کارانی کە ئێمە باسمان کرد کەسێک کەستی کرد کە قژ ڕوتانەوەی هەیە چۆن دەست بکات بە چارەسەر و لەکوێوە پەنا بۆ چارەسەرەکان ئێمە بۆ ئەوەی قژ ڕوتانەوە بکەین بە نەخۆشی بزانین نەخۆشیە ئەبێ ئێمە تێستی بکەین سەردانی پزیشکی پێست بکات تێستکردنەکەش ئێمە چەند ڕێگەیەکمان هەیە مەسەلەن بەدەست تێستمان هەیە پێنج تێستی پێوترێ بە جیهازمان هەیە باشە وە سەیری ڕەگی مۆکان و سەرکی مۆکان و یاخود مەسەلەن قەدی مۆکە و ئەماناکەین و ڕێژەی هەڵوەرینەکە مهمە جاری وا هەیە لە پنچێکە ئێمە با بڵێن طبی ئەم قسەیەکەم بەڵام لە 100 دقیق نییە ئەڵێ 40 تاڵ بگرە ڕای کێشە 4 تاڵ هاتە دەرەوە لە کەسێکە کە قژی تازە شۆر دەبێ 4 تاڵ هاتە دەرەوە بە نەخۆشی حسابی بکە بەڵام ئێمە 40 تاڵمان بۆ دقیق ناکرێ هەتاوەکو بزانین چلی ڕێکمان جاکردێتەوە ئێمە پنچی پێڵین ئاوا بە 4-5 ئەیگرین و ڕایکێشینە دەرەوە تازە قژی شۆر بێ و چەند جارێ ڕایکێشی لە چەند شوێنێکی بەتایبەتی لە تەوقی سەرا یاخود لە پێشی سەرا ئەمە بە نەخۆشی حسابەکەین بۆ چکە قژ زیاتر لەو مەسافانە هەڵەوەرێم لەبەرەوە کاتێک حاڵەتی شوای بینی زۆر ئاسایی و با سەردانی پزیشکە لە خۆیەوە دەرمان وەرنەگرێت زۆر باشە کاک دکتۆر ئێستا باوترین ڕێگە چارە بەکارێنانی میزۆ و پلازمایە بەتایبەت پیاوان ئەمە بەکارێنن بە تایبەتی دوایەوەی کە زەرعی قژی کردێت ئەمە بەکارێنێ ئەمە تا چەند شتێکی باشەوە بێتەوەی بێزمونی قژ ئەمانە ڕێگە چارەسەری طبین و بەحسی زۆری لەسرە و ساڵانە و ڕۆژانە بەحس یا مانگانە بەحس بڵاو بێتەوە ئارتیکلی زۆر بەقوت لەسەری بڵاو بێتەوە ئەگەر کوالیتی ئیشەکەت زۆر مەزبوط بێت ئەو مادانی کە بەکارهێنی مادەی زۆر باش بن معتەرەف بن و لە کۆمپانیا و شەریکاتی زۆر باش دروست کرابێ بەڵێ چارەسەرێکی باشە چونکە ئەمانەوەکو خۆراکێک وایە بۆ سەلکی مۆکان ڕێژەی سووری خوێن لە پێستی سەرا زیاکەن سووری خوێن زیای کردواتە خۆراک زۆرە چێ بۆ سەلکیم و ئەوەختە گەشەی مۆکە زیاکەم بۆیە ئەمانە چارەسەرێکی باشن و دایمەن پزیشکانی مختص بەو بارەوە بەکاری هێنن یەکێکە لە ڕێگە چارە زۆر باشەکان زۆر باش کاکتۆر مرجە بۆ هەر چارەخوازێک کە چارەسەر بۆ قژی وەرەگرێ بە هەمان ڕێژە کاریگەری دروست بکە بۆ منە کەسێک نەقسی ڤیتامینی هەیە چارەسەری وەرەگرێ کاریگەری دروست بکە بۆ ئەوەشی کە لە ڕێگەی بۆ ماوەیەوە ئەسڵعە یاخود قژی ئەڕوتێتەوە هەمان کاریگەری دروست بکە ئەوەش ڕێک پەیوەندی بابەت بە سەبەبەکەوە هەیە کەسانێک کە بۆ ماوەی قژیان هەڵەوەرێت زۆر قورس چارەسەر ئەکرێن هەتاوەکو کەسێکەوە هۆکارەکەی نەقسی ئاسن بێت چکە بۆ ماوە جینە شتێکە پەیوەندی بە
ئەو کرۆمۆسۆم و ئەو بابەتانەوە هەیە کە تۆ هەڵگیری ئەو نەخۆشی ئەمە نەخۆشی نییە ئەمە حاڵتێکی فیسیۆلۆجی ئەیبینین بەڵام ئیتر قژت پێیتەن کە بێ سەلکی مۆکانە زەعیفە بێ هۆرمۆنی ئەندرۆجین لە پێسی سەری تۆی حەساسە ئەچی دژە هۆرمۆنی ئەندرۆجینی ئەیتێ ناتوانانی بۆ ماوەیەکی درێژخایەن بێتێ بۆیە بە تایبەتی لە پیاوانە کە قژەکە زۆر تەنک بوو من ئەمە ڕێی خۆمە بەڵام ڕەنگەم پزیشکانی پسپۆریش لەو بارە مقنیع بن لەگە قسەکەمە ئەگە قژ زۆر تەنک بوو تکایە بە کەیسەکەمە لە پلازمات بۆ کەم چاکە بیتەوە میزۆتەراپیت بۆ کەم چاکە بیتەوە یعنی ڕێژەیەکی زۆر لە قژەکەی ڕۆیشتووە و ئەسڵعیە و وراسی و پیاوەکە و قژی زۆر تەنک بووە ئەمە چاوەڕێمە کە قژی بە میزۆتەراپی یا بە PRP یاخود بە حەبوو دەرمانێک پڕ بێتەوە و جاران نەخێ بڕۆ زەرعی کەوت تەواو بەس دوایەوە توانێت عیلاج وەرگری بۆی چارەسەر بێت بۆیە هەموو کەسێ بە یەک ڕێژە سود لە عیلاج وەرناگرێت بەپێی سەبەبەکە ئەگۆڕێت. زۆر باشە کاک دکتۆر ڕێنمایی دیکە یاخود چارەسەری دیکە چیە بۆ کەسانی کە بوونە قژی زەرع کردەوە هەر باز لەوە کات من هەر هەڵەوەرێ ئەین هەنێ جار قژم هەڵەوەرێ ئەبێت چۆن خۆی پارێز لەوەی کە قژی هەڵەوەرێت بۆی کە لەوانێ زۆر جاروات تێگەشتبین کە ئەو زەرعکرای تەواوی دی قژ هەڵ ناوەرێ ئایا هەڵەوەرێ؟ بابەتێکی زۆر گرنگە قژ زەرعکردن لە عمرێکی تایبەتیا بکرێ باشترە بۆ نمونە کەسێک تەمەنی 20 ساڵە و قژی تەنک بووە بەهۆی وراسی کە ئەسڵی وراسی پێوترێ بچێ قژی زەرعکە با بڵێن لە 150 قژی ڕۆیشتووە لە ئەسڵا لە 20 ساڵیە بچێ لە 150 زەرعکاتەوە چاوەڕێ نەکە ئەمە ئیتر هەتا قژی و ئامێنێتەوە نەخێر ئەو لە 150 تریشی بووی هەیە گەر بوەستایە ئەوش بوەریایە احتیمالە ئەو قژەی کە وەری ئەگرێ لە پشتی سەر یا لە شوێنێکی تر مەسەنن هەیە لە ڕێشیا لە سنگ وەرەگیرێ زەرعکرێتەوە لە بەشی پێشەوەی سەرتا کەوا پیانەوتێ ئەندرۆجین ئەنسنسیتیڤ یان نەنسنسیتیڤ واتە هەستیار نین بە هۆرمۆنی ئەندرۆجین ئەوانیان هەڵناوەرن بەس ئەوەی تری کە خۆی بووە ئەوانە هەڵەوەرێ بۆیە نەڵێ قژم زەرع کردەوە قژم تەنک نابێتەوە شتیوانە چەندین کەس چەندەها کەس ڕۆژانە یا ساڵانە ئەیان بینین مەسەڵەن قژی زەرع کردووە ئەڵێ من زەرعیشم کردووە بەس قژم هەر تەنکە یا تەنکتر بۆتەوە ئەوەشی کە کردم هەڵوەری نەخێر ئەوەی خۆتە کە هەو بووە بۆیە بە زۆری قژ زەرعکردنەوە باشترە لە عمرێکی سەر و 25 ساڵ ئەوانە بکرێت. ئەو کارانڵی پرسیاریەوەش بکە کە هەڵوەرینی قژ لە بۆماوەیە تا چەند دەخێنێت تەمەنی زۆر سابت نییە ئەوەش پرسیارێکی زۆر منطقە زۆر سابت نییە هەندێک کەس لە عمری 30 ساڵیە قژ هەڵوەرینە بۆ ماوەیەکەی ئەوەستێ سێری باوانی خۆی بکات باوکو و مام و خاڵ و پور و کەسەکانی خۆی بکە بۆی دەرەکەوێت بەڵام جاری وە هەیە کەسێک لە 45 ساڵیشە هەر هێشتا بەرەو تەنەکبوونەوەی قژی ئەڕوات ئێمە ئەومان بیر نەچێت چوون بە هەڵکشان بەرەو تەمەن ئەگەر بۆ ماوەیش قژ هەڵوەرینە نەبێ قژ هەڵوەرینێکت ینی قشتەنەبوونێکت بۆ دروستەکە بەڵام ئەو قشتەنەبوونەی کەوا بەهۆی تەمەنەوەی ڕوئەیات تەمەن تاکوتەرا ڕوئەیات کەسێکڵێت تەمەنی 80 ساڵە و هیچ قژی تەنەک نەبووە بەڵام ئەمە حاڵێکی دەگمەنە بەڵام بەشێکی گشتی کە چوویتە تەمەنەوە قژت هەڵ ئەوەرێت یەک نقطە زۆر گرنگە کە لە سەوەکە باسم نەکرد بەس ئەوەنداڵم کێشدابەزاننی زۆر بە تایبەتی بە خێرایی ئەبێتەوەی قژ هەڵوەرینێکی زۆر جوانە ئەوە یەکێکە لە نقطەکان کە خەڵکێکی زۆر ڕۆژانە ڕوومان تێکەن و ئێستش کێشدابەزان بەوە مۆدل زۆر باش کاکتۆرە لە کۆتاییان تەوە نزیکە بینەوانێت پێمان خۆشایە کۆتا ڕێنماییەکانی جەناب ببیستین سەبار بۆ بابەتە من پێم باشە هەر کەسێک کە ئەگەر قژ هەڵوەرینی هەبوو ئێمە قژ هەڵوەرین بیرمان نەچێ بەس لە گەنج و ئەوانە نییە لە مناڵە زۆرە بە تایبەتێکە لە مناڵە قژ هەڵوەرینێکی زۆرت بینی سەردانی پزیشکن پزیشکی پسپۆری پێست و لە هەر عمرێکی شابووی قژ هەڵوەرینت هەبوو بێ ئەمەل بەبە چارەسەر هەیە چارەسەرەکان یەکێک لە ڕێکان چارەسەرەکان ئەوەی ئەگەر بۆ منە بیدایەتی قژ هەڵوەرین هەبوو ویراسیش بوو ئەتوانی ڕێی پێ بگری ئەتوانی دوای خەی ئەتوانی وای لێکی وەکو کەسێکی کە چەڵت لێنێت کەمتر بێتەوە بڵێ بەڵام ئەگەر هیچی پێوە نەما بڵێ وەرە ئەنج بە دەرزی و بۆم چارەسەرکە یا بەعیلەم چارەسەرکە ناکرێت بە بچی زەرەیکیت قسەکان خۆش بێ زۆر محەممەد پسپۆری پێست و جوانکاری